پاراستنی ژینگە یەکەمین جار پێویستە کە ئافرەتان ئەو شتانە بەرچاو بگرن کە عەلاقەی زبل لەگەڵ خۆیان بن بۆ دەرەوە کە ئەو شوێنە لێ دانیشتنە وەکو ماڵی خۆیان وەکو شوێنی خۆیان بپارێزن بۆ ئەوەی کەسێکی تر هاتە وێرە زۆر بەخاوێنی بێ دانیشێ بە مرتاحی. هەموو شتێک لێ عایلێ ڕەدەست پێ دەکات لە مالێ ڕەدەست پێ دەکات ئەگەر منداڵی خۆمان فێر بکەن لە ماری تشتی نەڕژێنێ لە حەوشێ تشتی نەڕژێنێ تەبعاً ئەو شتەی فێر دەبیتن لە جیسوور شتەکەیشی لە درێژی لە سەیرانێ لەو شتانە فێر دەبیتن شتەکەی فڕی نەدا چونکە ئەو ژینگە هەیە بڕاستی لە خۆمانە لە کەسی دیکە نییە. داوا لە هاوڵاتیان دەکەین کە دەستنە سەفرە دەستنە جێگایەکی بۆ خۆشی و بۆ سەیران عەلاقەیەک ببەن شتێک ببەن ئەو پیسی و شتیا تێکەنە ناوی نەک پەرتیکەن و بەولا دادەن و بە جادەدا پەرتیکەن و بە جێگای خۆیاندا پەرتیکەن کە هەستای ڕۆیشتی ئەشیاکەی خۆت خڕکەوە لەناو عەلاقە چکە و لە جێگایەکی داینێ دوای شارەوانی دێدەی باتن. ئێمە وەکو هاوڵاتی دەبیە کە دەچینە سەیران و شتانە سەیرانگاکان بپارێزین ئاژەڵەکانمان بپارێزین داواش لە حکومەت دەگەین ئەم کەسەی کە ژینگە نەپارێزیتن سزای لۆ دابنێتن و غرامەی بکەین.